خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێت بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم پانۆرامای ئەم شەوتان پێشکەشەکەین لەگەڵ نزیک بوونەوەی وادەی هەڵبژاردنە پێشوەختەکەی عێراق و ڕێخستنەوەی سیاسەت لە عێراق وجودی ئەمریکا لە عێراق و هەرێمی کوردستان زیاتر بووە بە جۆرێک کە دەبیندرێت لەگەڵ هێز و لایەنە سیاسیەکان بەچڕی کۆبوونەوە دەکات ئەمریکا بێ پەیام نییە و بێ پلانیش نییە ئێمەش دەپرسین پەیام و پلانی ئەمریکا بۆ ئایندەی عێراق و هەرێمی کوردستان چییە؟ مەبەستی ئەمریکا لە یەخستنی هێز و لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان چییە؟ پەیامی ئەمریکا بۆ چاکسازی بۆ ئازادی ڕادەربڕین بۆ ڕێکخستنی هێزی پێشمەرگەی کوردستان چییە؟ یەخستن و هاوپەیمانەتی نێوان هێز و لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان تا چەند گرنگە بۆ خزمەتکردنی کورد لە عێراقی داهاتوودا هەمووانە تەوەری ئەم شەوی پانۆراما بن بە میوانداری بەڕێز دکتۆر هۆشیار عومەر عەلی ئەندامی خانەی ڕاپەڕاندنی بزوتنەوەی گۆڕان جڤاتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان دکتۆر زۆر بەخێر بێت سوپاس ئەبێ لە قسەیەکەوە دەست پێ بکەین کاتی پێش ڕیفراندۆمەکە و بێکەوە بەرنامەمان کردیانوت برێتمە گۆرگ مۆزەفێکە تا ئێستا سەرۆکەکەی نەبینیوە دوای 4 ساڵ دوای ئەو هەموو ململانەیە ئەمریکا بۆ هەموو قەبارە و قورسایی و برێتمە گۆرگی هێنایە کوردستان و عێراق بۆ پەیامی ئەمان چییە و برێتمە گۆرگ ئەم جارە چی ئەکات؟ بەڵێ دیارە ئەو ڕۆڵەی کە ئێستا برێتمە گۆرگەیەتی زۆر گەورەترە لە ڕۆڵەکەی پێشوو ئێستا لە کۆشکی سپی کە هەموو بڕیارەکانی سیاسەتی دەرەوە بەپێی دەستوری ئەمریکا سەرۆک بڕیاردەری سەرەکیە لە سیاسەتی دەرەوەی ئەمریکا ینی وەزارەتی دەرەوە وەزارەتی بەرگری بۆ نمونە CIA دامەزراوەکانی کە بەشێکن لە ئەنجومەنی ئاسایشی ئەمریکا بەڵام بڕیاری سەرەکی سەرۆکەیە ئێستا ئەم لە کۆشکی سپی ئەو کاروبارانی پەیوەندی بە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوەی ئەم سەرپەرشتیەکات کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست تەعاان باکووری ئەفریقا شەگرێتەوە پێڵەن ناوچەی مێنا بە ئینگلیزەکەی پێگێکی ئەجگار گرنگتری هەیە و گەڕاوەتەوە یەکێک لە ئەو شتانی ئەو کاتەش وتمان ئەوە بوو کە ئەوە مامەڵێکی زۆر ناتەندروستە چکە هەر برێتمە گۆرگ بوو کاتی بۆ نمونە شەڕی داعش و مۆزوعی سەرۆکایەتی هێرم پشتگیری لەوە ئەکرد کە ڕەوشەکە وەکو ئەو بەردەوام بێ و دوایش کە بۆنە پەرلەمان داخرا هەڵوێستیشی ئەو تویان نەبوو ئەوەی گرنگە پەیوەست بوو بە ئەمریکا ئێستا لە ئەمریکا خەڵک هەیە 30 ساڵە لە دامەزراوەکانی ئەمریکایە بە تایبەتی ئەوەی نزیکە لە دیموکرات کە دیموکراتەکان ئەگەڕێن و ئۆتۆماتیشیەنەوە ناو دامەزراوەکانی بڕیاردان جا برێتمە گۆرگ بیرمان نەچێ لە دوای 2003 هاتۆتە عێراق بەشێک بۆ لەو تیمەی لە عێراق لە کاریان کردووە دوایش کاندید بوو بە باڵێز نەکرا بە باڵێز بوو بە بەرپرسی با بڵێن شەڕی هاوپەیمانین بۆ شەڕی دژ بە داعش ئێستش کە گەڕاوەتەوە پێگێکی ئەجگار گرنگی هەیە لەم سەفەرش کە گەڕاونەتەوە تاوان بۆ ئێرە نەبوو بۆ تەواوی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بوو ئەتوانم بڵێم فۆکەسی ئەمە لە پەیامی ئەجگار گرنگی هەتیایە چونکە یەکەم کە مامەڵە لەگەڵ کوردستان نەکرێ بە جیاواز لەوەی کە لە بەغدا هەیە لە زۆربەی وڵاتانی درا یەک سەردانە بۆ وڵاتەکە بەڵام ئێمە هەتاکو ئێستا وەکو بێکێکی جیاواز مامەڵەمان لەگەڵاکەن ئەمە گرنگە دوو لایەنی هەیە بەشێکی بۆ دڵنیاکردنەوەی ئەم دەوڵەتانە و لە ناویشانە هەرێمی کوردستانە لەوەی کە سیاسەتی ئەمریکا ئەچێتەوە سەر ڕیتمی پێشووی ئەو قۆناغی دۆناڵد ترەمپ زۆر هەڵبەز و دابەزێتیا بوو بە تایبەتی کە لەم دوایە پەلاماری هەولێر درا لە شوێنێکی زۆر هەستیار درا ماوەیەکی زۆری پێچوو تا ئەمریکا هەڵوێستی ڕسمی نوێند ئەمە پەیامی تایە پەیامی تای بۆی ئەو لایەنانەی هێرشەکان کردو بۆی بەردەوام بن پەیامیشی تایە کە ئەمریکا وەکو دۆناڵد ترەمپ نییە کە لەسەر هێرشێک یەکسەر کاردانەوەی ڕاستەوە خۆی بۆ هەرێمی کوردستانیش ئەو لایەنە گرنگە لەبەرەوە ئەوە دیسانەوە ئەمان باتەوە سەر ئەوەی کە سیاست بە نەفەسی کوردبینی ئەوەی کە پێشتر بینیمان و بە ئامانجکردنی شخصەکان وەکوی لە کوردستانە سیاسەتەکرێت بە تایبەتی کەسێک نوێنەری سەرۆشی ئەمریکایەتە کوردستان و تۆ پێڵی مۆزەفێکە ئەوە باجەکەی ئەوەیە کە ئێستا ئەبێ هەر شتێک هەبێت پێویست بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕوو بکەیتە برێتمە گۆرگ کەواتە ئێستا ئەم جارە برێتمە گۆرگ چی لە عێراقەوێ و چی لە هەرێمی کوردستانەوە خۆ تەزانی کە عێراق لە بەردەم هەڵبژاردنێکی پێشوەختەیە و باز لەوە ئەکرێ لە ئێستاوە کار بۆ ئەوە کرێ ململانەکان پێچەوانەی ساڵانی ڕابردوو کە سەرۆک وەزیران لە شێوێت و سەرۆک کۆمار و سەرۆکی پەرلەمان یانوێ ئێستەیەک لایکەنەوە تا ڕادەیەک یان نزیک بنەوە بە هاوپەیمانەتی بێ بە لێک نزیککردنەوە بێ ئەمریکا چی لە عێراقەوێت خۆی ئەمە بە بڕای من بخێنە سیاقی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە ئێستا ئەندازیاری ئاسایشی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە گۆڕانایە ینی ئەگەر سەیری 6 ساڵی ڕابردوو بکەین ڕۆڵی بریتانیا لە 1956
لە دوای خۆماڵیکردنی کەنداوی سوێس و هێرشی بەریتانیا و فەڕەنسا و ئیسرائیل بۆ سەر میسر کۆتایی هات ئەمریکا هاتە ئەم ناوچەیە ئەمریکا سێ ئامانجی سەرشی هەبووە لە هاتنی بۆ ڕۆژهڵاتی ناوەڕاست یەکەم پەیوەست بە ئاسایشی وزە و نەوت و ئەو بوارانە دووەم ئاسایشی ئیسرائیل سێهەم ئاسایشی کەنداوی فارس ئێستا تقریبا لە ڕووی وزەوە ئەمریکا سربەخۆیەکی خۆی هەیە بەڵام ئامانجەکانی کەی نەگۆڕە ئێستا ئێمە ئەبینین کە پێشتر ئەمریکا با بڵێن ئاسایشی منتیقەکە بە تایبەت بۆ وڵاتانی عەربی ئەو پارە ئەی پاراست ئێستا وڵاتانی عەربی کە ئەو گۆڕانکاریەک بوو لە کوردستان زۆر بەسەرپێیی ڕۆژ قسەی لەسەر نەکرا لەگەڵ ئیسرائیل بەرەیەکیان دروست کردووە بەرامبەر بە ئێران لەلایەکیش بەرامبەر بە تورکیا تا ڕادەیەکەوە تورکیا ئێستا پەیوەندەکانی چاکاتەوە لەگەڵ وڵاتانی عەربیە چونکە ئەوەی کە بۆ میسر بۆ بەشێک لە وڵاتە عەربیەکان مەترسیە ئیسلامی سیاسیە لە عێراقا ئەمریکا لە دوای 2003ەوە سێ جۆر لە سیاستی پێڕەو کردووە لە سەرەتایە هەموو عێراق سیستەمەکان هەڵوەشانەوە هیچ نەما لە عێراق ینی پۆلیسێک نەما عەلاوی کە بوو بە سەرۆکوەزیران چاپێکردنیشی و کاتێڵێ یەک پۆلیسی نەبوو عێراق سەر لەنە دروست کاتەوە دواتر هەوڵیان ناکە باڵانسێک ڕاگرن لە پەیوەندەکان لەگەڵ وڵاتانی ناوچەکەیە بینیمان دوایی ڕوبەڕووبوونەوە ڕوویە ئەمەی عێراق ئێستا ئەم عێراقی ئێستا عێراقی حەڤە ساڵی ڕابردوونی ومە خاڵێک شەمن پێم وایە ئەبێ زۆر لەسەری بوەستینی ئەمە کورد عێراقی پاش خۆپشاندانەکان کە خۆیان پێڵەن شۆڕشی تشرین جیاوازە لە عێراقی پێش چکە بۆ یەکەم جار بوو شیعە خۆیان لەناو خۆیانە ڕاپەڕینیان کردیژی دەسەڵاتدارانی خۆیان کە پێشتر لەبەرەوەی کە هەڕەشی تر هەبوو ئەمە ڕووینەیە ئامانجەکانی ئەمریکا سێشتی سەرەکیە لە عێراقە یەکەم دروستکردنەوەی دەوڵەتی عێراق بە شێوەیەکە بتوانێت سەروەری خۆی بپارێزی و کوردستانیش دیارە بەشێکە لەوە کە وڵاتان دەست نەخەنە کاروبارەوە دووهەم ئەمریکا ئەو سیاستەی کە هەیبوو کەسێک بێنێ پشتگیری بکە کەسێکی بەهێزە و جۆرێک لە مەرکەزیەت دروستکاتەوە ئەوە پێڕەو ناکات بۆیان دەرکەوت سەرچاوی ناسەقامگیری سەرچاوی تیرۆر لە عێراقا گەندەڵیە شەڕی تائیفیە ئەم کێشانەی ئەبێ حەل بکرێن و ئەمەش لە ڕێگەی پرۆسەیەکەوە ئەکرێت کە بەشێک لەو ئەکتەرانە بچنە دەرەوە بۆ ئێستا لە عێراق ئەگەر تەماشا بکەی هەندێک لەوانەیە کە پێشتر دەسەڵاتدار بوون زۆر نیگەرانن لە هەڵبژاردن و لە ئەنجامەکەی سێهەمیش خودی وڵاتان لە ناوچەکەیە چه سعودێ بێت چه ئێران بێ ئێستا بەرەو جۆرێک لە ئاسایکردنەوەی پەیوەندەکان چن ئەمریکاش ئەو گفتوگوانەی لە ڤێنە هەیە لەگەڵ ئێرانە بەرەوە چێ بگاتە ئەنجامێک ینی بەگشتی لە ڕۆژهڵاتی ناوەڕاستە گۆڕانکاریی گەورە هەیە عێراق بەشێکە بێت لەو گۆڕانکارێنە سیاسەتی ڕسمی عێراق ئێستا ئەوەیە کە بەشێک نەبێت لە هیچ میحوەرێک نەچێتە هیچ بەرەیەکەوە دژی بەرەیەکی لە هیچ میحوەرێک ینی بەشدار نەبێت یان ئاسان نییە بەڵێ ئاسان نییە بەڵام ئەگەر ئەمریکا پەیوەندەکانی لەگەڵ ئێران هیچ نەبێت ڕێکەوتنامی ئەتۆمی بخاتەوە سەر پێ و ئێستا ئەو گفتوگویانە هەیە دوێنێ بڵاو کراوەتەوە بە ڕسمی چەند دانیشتێک لە نێوان ئێران و سعودی هەبوو لە عێراق بڵێ سبەی ئەوەی دانیشتنی ئێران و ئەمریکا دانیشتێکی تریان دانیشتنی ئەخیر هەیە بەرەوەوە ڕابگەنە ئەنجام چونکە ئێران ئەڵێ ئێمە پێشێلمان نەکردووە ئەمریکا لێ کشاوەتەوە و ئەم ڕێکەوتنەکە هەبوو برای ئەنجومەنی ئاسایش پێشتر ئێران بۆ ڕازی نەبوو تەنها لە نێوان ئەم وڵاتانەیە بێ وڵاتانی ئەوروپی شتیانمانەوە بە تەنها ئەمریکا چووە دەرەوە ئەمریکا بشاردەکانی بەرامبەر بە ئێران ڕوونە نیشانەوەیە کە ئەم ڕۆژە بەردەوام بێ دەرکەوت کە ئەوەی پێوترێت ئەو پەڕی فشار لە ڕووی ئابوووریەوە ناتوانێت ئێران لەسەر باوڵێن بیخات دوو هەمووی شەڕ بکە شەڕ تجروبی ئەفغانستان و عێراقمان لە بەرچاوایە کە بژاردەیەکی باش نییە بۆ ئەمریکا لە ئێستا و ئەمریکا ئەوێت زەختی خۆی یاخود ڕۆڵی خۆی لێرە تۆزێک سنووردار کات زیاتر تەرکیز خاتە سەر ئاسیا چکە چین ڕکابەری سەرەکەتی و بایدن لە وتارەکەی لە وەزارەتی دەرەوە ئاماژەی بەوەیە کە لەم سەدەیە پێشبڕکێکە لە نێوان ئەوان و چینایە سەدەی 21 و لایەنێکی کەی ئەوەیە کە ئەم بژاردەیە کە بگەڕێنەوە ڕێکەوتنەکە مامەڵە بکەن چاوەڕێی گۆڕانکاری لەناو خودی ئێرانە بکەن زۆر باشە بۆ هەرێمی کوردستان ینی لەو سیاسەتە گشتی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و عێراق بنمونە دواتر بینە سەر هەرێمی کوردستان ئەمریکا چی بۆ هەرێمی کوردستان ئەوێت ینی ئەگەر لەو پارچە بچووکەی کە ئەو با گەورەی مەسەلەن لەو پارچە گەورەیە هەرێمی کوردستان بۆ بچووکیەک سیرکەین خۆی ئێمە وەکو کورد خوێندنەوەمان بۆ جیۆپۆلیتیکی کوردستان پێگەی کوردستان ئەوە بووە کە هەمیشە لەبەرەوەی لەسەر ڕووبار و دەریا و ئاو نەبووین نەمانتوانی و ببین بە دەوڵەت و کۆمەڵێشت بکەین بەڵام لای ئەوروپا و ئەمریکا هەرێمی کوردستان شوێنێکی استراتیژیەوە ئەمە لە راپۆرتێکی ڕسمی لیژنەی پەیوەندەکانی دەرەوەی پەرلەمانی بەریتانیا هەیە کە 2014 هاتنە ئێرە لەسەر هەرێمی کوردستان راپۆرتێکیان حازر کردووە
ئەڵێن ناوچێکی ئەجگار استراتیجیە بۆ چونکە چوارڕیانی ئێران و قەوقاز و تورکیا و جیهانی عەرەبیە و ئەگەر ئەمریکا بێوێت ڕێگری لە کۆمەڵی لەو پێشڕۆیانە بکە کە ئێستا خەریکە دروستە بێ بەرەیەک دژ بە ئەو بۆ رووسایە ئێرانە چینە هەتا دوایە ئەو ڕێکەوتنی چینیان چین و ئێرانیش لێرەش بەسەر پێی ڕۆژ لە کوردستان بەڵام ئێزگار گەرنگە بۆ 25 ساڵ و کاریگەری گەورەی هەیە و ئێران ئەو پەیامەی گەیاند کە من بژاردەی کەم هەیە ئەگەر ئەمریکان هەیەەوە ڕێکەوتنەکە بۆیە بەشێک لەوەی ئەمریکا ئەوە بگای ڕدۆ ڕێکەوتنەکە بەهۆی ئەوە ئێران پەنای بردە بەر ئەوە هەرێمی کوردستان لای ئەوان پێگێکی جیۆپۆلیتیکی گرنگی هەیە و سیاسەتی ئەمریکا لە هەرێمی کوردستانە بە سێ چوار قۆناغی گرنگە ڕۆشتووە یەکیان لە دوای کۆڕە و ڕاپەڕینەوە بوو کە هاتن بۆ پاراستنی کورد لەگەڵ بریتانیا و فەڕەنسا و وڵاتانی دیکە بەشێک لە وڵاتانی ناوچەکەش یعنی زۆر جارەوە باس ناکرێت بەشێک لە ناوچەی دژەفڕین بیرۆکەی تورگت ئۆزاڵ بوو سەرۆکی ئێران و یەکەم نامەش کە نێردرا بۆ ئەنجومەنی ئاسایش لەلایەن ئێرانەوە بوو چونکە مۆزوعی کورد و ئاوارەبوونی کورد بۆ ئەوانیش ئیشکال بوو کێشەیەک بوو بۆ ئەنجومەنی بۆ ئاسایشی نەتەوەیان ئەمریکا ڕۆڵێکی یەکلاکەرەوەی هەبوو لە کۆتایی هێنان بە شەڕی ناوخۆ کە لە واشنگتن ڕێکەوتنامەی نێوانێکێتی و پارتی ئیمزاکرا خوا لە خۆشبوو مام جەلال و مەسعود بارزانی کۆتایی بە شەڕ هات وڵاتانی تر زۆر هەوڵیان ناستی هەم ئەمریکا کە سەدامی ڕوخان پشتگیری خواستی ئێمەی کرد بۆ فیدرالی لە عێراقا لە هەمووی گرنگتر پرسی بەهاناوەهاتنی کورد لە شەڕی داعشە ینی ئەم سێ قۆناغە کرێ بڵین ئەگەر ئەمریکا پێدراون بۆی کە ئەمریکا پشتی کوردی بەرنەداوە بێگومان و ئەمریکا ئەگەر بگەڕێنەوە بۆ ئەو کاتە وتارەکەی ئۆباما کە بڕیاریدا پەلاماری داعش بە کە نزیک بوونەوە لە هەولێر ئاماژەی بەوە کرد وتی هەرێمی کوردستان شوێنێکی جیاوازە ئازادی تایە هەموو نەتەوەکان بەیەکەوە بە ئاشتیانە ئەژین ئەوە ئەمان باتەوە سەر ئەو بابەتی دوایی نەسەری ئازادەکان لە کوردستانە یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی دەستێوەردانەکە ئەوە بوو کە کوردستان جیاوازە لە باقی ناوچەکان و ئێستا هەر ئەمریکانیە فەڕەنسا وڵاتانی دیکەشەڵەن بنەمای پشتیوانی ئێمە بۆ کورد ئەوەیە کە کورد هەوڵی بۆ ئازادیاوە و گوتارێکی جیاوازی هەبووە و هەوڵی داوە سیستەمێکی دیموکراتی بنیاد بنیە هیچ نەبێ بە قسە وایان وتووە لەبەرەوە ئەوەی ئێستا ئەیبینن زۆر مەترسیدارە ئێستا ئێمە لە قۆناغی دوای ڕیفرەندۆمە ئەوەین کە هەرێمی کوردستان هەرێمێکی بەهێز بێت لە چوارچێوەی عێراق سیاسەتی ڕسمی ئەمریکا ئەم دەقەی من و تۆ قسەکەین نازانین گۆڕانکاری بەسەرایە ئەوەیە کە هەرێمی کوردستان هەرێمێکی بێز بێت لە چوارچێوەی لەو خەریتی دوای انتخاباتیش ئەوێ هەر بەم شێوە بمێنێتەوە بەڵێ چونکە قووەتی هەرێمی کوردستان بەشێکی با بڵێن دەنگدان و کورسیە بەشێکی ئەوەیە کە تۆ پێگەیەکی جوگرافیت هەیە بەڵام یەکێک لەو باجانەی کە ئێمە ئەین ئەوە بکە 2010 دەستکاری یاسای هەڵبژاردن و ژمارەی کورسیەکان کرا لە 275 کرا بە 328 بە کەمینەکان 329 کورد ئێستا ناتوانێت وەکو جاران ڕێگر بێت لە هەندێک یاسایانی ئەگەر ئێستا شیع زۆرینیان هەیە بیانوێ هەر یاسایەکان بێت توانی نمونەشمان بینی بە زۆرینە تێپەڕن خۆیان زۆر باشە کەواتە ئێستا هەرێمی کوردستان بۆ ئەوەی بتوانێت لە دوای ڕیفرەندۆمەوە ئەپدەیتی سیاسەتی خۆی بکەوە و هەرێم فعلەن هەرێمێکی بەهێز بمێنێتەوە ئەبێت چی بکە هێزوو لایەنە سیاسەکان ئەرچیان چی حکوومەتی هەرێم ئەرچی چێ بەتایبەت بە لەسەر خاڵێک بۆستم دکتۆری مەسەلەن ئەمڕۆ جادگای تەمیز مەسەلەی ئەو 5 ڕۆژنامە نووس و چالاکوانە پەسەندی کردووە و لە دوو دێرە ئەڵێ ئەمانە دانیشتنیان کردو لەگەڵ نوێنەراتی ئەمریکا لە هەرێمی کوردستان و ئەڵمانیا ینی ئەمە تاوانە ئەمە کاریگەری هەیە بۆ سەر سیاسەت و تێڕوانی ئەمریکا لە هەرێمی کوردستان تووڕێیان کە نیگەرانیان بکە خۆی ئەمە دوولایانی هەیە ئەوەی کە پێویستە بە دۆسیەکە هەمووی سیاسیە تەنانەت شێوازی بڕیارەکانیش ئەم دۆسیە لای دادوەرێک بووە ئەگەر تۆزێ بگەڕێنەوە بۆ دواوە ئێتر وتێتی نەخۆشم خۆی کردەوە بە نەخۆش ڕۆژی دادگایکردنەکە کە حکم دران پێشوی بچێتە دادگای تەمیز دادوەرێک هاتووە دۆسیەکەی هەر نەبینیوە پێشوەخت یعنی هەر ئەو ڕۆژە بڕیارەکەی لێیاوە بە ئاشکرا دیارە کە ئەمە سیاسیە ئەمەی دادگای تەمیزیش بە ئاشکرا دیارە کە ئەو کەسانی دەنگیان پێیاوە ئەندامی بۆ نەپارتین ئەوانە یەکێتی لەگەڵی نەبوون ئەمریکا زۆر بە دەگمەن زۆر جارێ ماڵین بۆ ئەمریکا هەڵوێستینیە زۆر بە دەگمەن بەیانیان هەیە و بەیانی دیبلۆماسیش عادەتەن بە زمانێکی نەرمە نووسرێ ینی هەڕەشەوشتی دیانە لەسەر ئەم دۆسەیە پێشەوەی دادگایی بکرێن بە تایبەت هاتوون لە هەولێر بەرپرسەکانیان بینی و هۆشداریان پیاون ڕۆژی دادگایکردنەکە بەیانیان هەبووە ینی ڕاگەیەنراوێکیان هەبووە زۆرجار لە کوردستان ئەوترێت بەیاننامە چی و ئەوانە بەیاننامە سیاسەتی ڕسمی ئەو وڵاتەیە هەر حزبەکە سیاسێکە ئەوە دەرەکە بەیانی ڕسمی ئەمریکاوەیە کە ئەو دۆسیەکی بەلا ڕێدابراوە خود سیاسیە و پێویستە ڕێز لە ئازادیەکان بگرێ
و ئێستش ئەم ئێوارێش و ئێستش قسەیان هەیە لەسەر بابەتەکە و ئەو بەیاننامەشی لە سەرۆکاتیێرم دەرچوو بەشێکی ڕنگدانەوەی ئەو فشارە نێودەوڵەتیان نەبوو. ئەمریکا زۆر نیگەرانن لەم دۆسیێ بێمە سەر ئەوەی کە قۆنسوڵخانەی ئەمریکا و قۆنسوڵخانەی ئەڵمانیا و ئەمانە ئەویان کرد. ئێمە باسی ئەومان کرد لەنەوەیەکەوە ئەمریکا چی بۆ ئێمە کردووە هەتا شەڕی داعش. یعنی ئەو حکوومەتەی کێستە دێ ئەوە ئەکا ئەو دادوەرەی دێ ئەو بڕیارە ئەدا بە هێزی ئەمریکا و ئەڵمانیا زۆر شانازیمان بۆ کرد ئەڵمانیا چەکی پیان ئەڵمانیا کاکزانە ئەمە زۆر گرنگە لە دوای دووەم جەنگی جیهانیەوە بەهۆی ئەو مێژووی کە جەنگی هەڵگرستانەوە بۆ هیچ وڵاتێک بۆی نەبووە چەک بنێرێ. وەزیری دەرەوە عبوبرن وەزیری بەرگری ئەڵمانیا و کاتە سەرۆکی یەکێتی ئەوروپایە کۆمەڵێک پەرلەمانتاری لەگەڵ خۆی هێناوە لە ئەڵمانیاوە بردوونی بۆ بەرەکانی جەنگ پیشانیاون کە پێشمەرگە بۆچی پێویستی بە چەک و یارمەتیە بۆ ئەوەی یاسا بگۆڕن لە ئەڵمانیا یاسایان گۆڕی بۆ یارمەتی کورد بن. ئێستا تاوانە یعنی گەرچەند چالاگوانێک سبەی من تۆ کەسێکی تر لەگەڵ نوێنەرایەتیان کۆنسوڵخانەی ئەڵمانیا دابنیشێ. ئێستا ئەم هەڵگاوە کە تۆ بێ بڵێ چالاکوانێک ڕۆژنامەنووسێک لەگەڵ ئەمریکا پەیوەندی هەبوو یاخود ئەمریکان جاری ئەمریکا زلهێزە ئەوەی لە دنیا ڕووەدا ئەمریکا شت نییە نەیزانێ زلهێزی عالەمە باشە ئەڵمانیا یەکێکە لە بەهێزترین وڵاتەکانی دنیا و لە یەکێتی ئەوروپا شەتوانی بڵێ بەهێزترین وڵاتە هیچ نەبێت لە ڕووی ئابوووریەوە پێویستیان بەوە نییە لێرە ڕۆژنامەنووسێک چالاکوانێک بڵێت بڕات معلوم بەڵام پایەیەکی سیاسەتی ئەمان مافی مرۆڤ و دیموکراسی و ئازادیە ئەمە زۆر ڕوون بوو لە وتارەکەی جۆ بایدنا کە لەو هەر چەند هەفتەیەک دوای ئەوەی بوو بە سەرۆک لە وەزارەتی دەرەوە پێشکەشی کرد خەڵکە بینن دۆکیومنتی هەموو پێش هەموو ساڵێک وەزارەتی دەرەوەی ئەمریکا راپۆرتی هەیە لەسەر پێشێلکاریەکانی مافی مرۆڤ لە جیهانە عێراق و هەرێمی کوردستانی تایە نەک ئێستا لە 20 ساڵی ڕابردووە ئەمەیان کردووە یعنی ئەگەر ئەمە تاوان بێ کە تۆ لەگەڵ قۆنسوڵخانەیە کۆبیتەوە ڕۆژانە ئەوان لەگەڵ دەیان کەس و سەدان کەسە تعاملەکەن و هەر ئەو کەسانەشن کە هەرێمی کوردستان داوایان لێکا بۆ پشتیوانی هەر ئەو کەسانەشن کە لەگەڵ هەموو بەرپرسانی هەرێمی کوردستانە کۆ ئەبنەوە لەبەرەوە ئەمە هەڵەیەکی زۆر گەورەیە و زۆر لەسەر هەرێمی کوردستانەکەوێ و لەسەر ئەو کەسانەشەکەوێت کە ئەو بڕیارەیان ناوە کەواتە ئەمە پێت وایە یعنی لەنا ئاگاییەوە بووە بەدەستی ئەنقەست بووە لە چیەوە دروست بوو دکتۆر مەسەلەن ئەمە یعنی چۆن تۆ دادگایەکەت بە ناعادیلانە کرد ئەمانەت خستە کونجی زیندانەوە حکومەتدان بەڵام تۆمەتبارکردنی ئەڵمانیا و ئەمریکا چی لێ ئەخوێنینەوە یعنی نازانم ڕەنگە بینەری بە دوای ئەوە بێ هەرێمی کوردستان لە چ قووەتێکەوەمەی کردووە ئەزانی خۆی دوو لایەنی هەیە ئەم کەیسە لایەنێکی ئەو ناڕەزایەتیانەی کە هەیە کۆمەڵێک خەڵکیا کران بە ئامانج بۆ ترساندنی خەڵکە بۆ تۆ ناتوانیت 10,000 کەس دەستگیرکەی مەجموعەیەک دەستگیر کراون هەندێکیان دادگایی کراون وەکو پەیامێک بۆ خەڵکی دهۆکە و ناوچانە کە ئەگەر تۆش سنوور بەبەزێنی هەمان شتر لە یەکەم یعنی اینجا ئێستەغلالی چی کرا جاری یەکەم کە پەلاماری هەولێر درا بەڵێن هاوسۆزێکی ئێژگار گەورە بۆ هەرێمی کوردستان دروست بوو لە ئاستی باڵایە لە ئەمریکا وڵاتانی ئەوروپی هەموو بە یەکەوە بەیانیان هەبوو وەزیری خارجی ئەو وڵاتانە پشتیوانی هەرێمیان کرد ئەمە ئێستەغلال کرا لەو کاتەیە ئەم کەیسە جوڵێنرا باشە لایەنێکی تری ئەمەی کە تۆ بڵێ وڵا ئەمانە لە بەرەوەی لەگەڵ ئەڵمانیا و ئەمریکا دانیشتون نیشانەی ئەوەیە کە هیچ بەڵگەیەک نەبوو بۆ ئەم دۆسیەیە یعنی ئەوەی کە ئەڵێ کورد قسەیەکی لە ناچاریە لە ئاوە دەسەبەی بۆ کەف ئەمە دەستبردنە بۆ کەف یعنی نیشانەی ئەوەی هیچ بەڵگەیەکیان نەبووە ئەو شتانی تریشی کە ئەیڵێن ڕاست نییە دوجاریش ئەو تۆمەتانی دراونەتە پاڵ ئەم کەسانە ئەگەر بەڕاستی بەپێی ئەوە حکم درابن حکومەکەی زۆر گەورەترە لەوەی کە هەیە دۆستێکی تەواو سیاسیە زۆریش کەوتو لەسەر ئەو وڵاتانە لەسەر حکوومەتی هەرێم و ئەو کەسانی ڕۆڵیان لەوەیە هەبووە و من پێم وایە تەنها بژاردەیە کەماوە و ئێمە بە ڕسمیش داوامان کرد لە کۆبوونی ڕسمیە کە سەرۆکی هەرێم دەسەڵاتی خۆی بەکاربێنێت لێبوردنی بۆ دەرکات چکە ئەمە بۆ کوردستان زۆر مەترسیدارە و پێشمان وتراوە ئێمە چاوەڕێەکەین کورد گوتارێکی جیاوازی هەبێ ڕۆژنامەنووس جاسووسە ڕۆژنامەنووس تیرۆرستە چالاکوان ئەمە شتێکی زۆر بێمانایە ئێمە ئێستا لە هەرێمی کوردستانە بۆ نە لەم کەیسەیە حکوومەتی هەرێم هێزی هەیە چەکی هەیە دەستگای هەواڵگری هەیە باشە لە قسە ئەترسێ لە نووسی نەترسێ لە شتی فەیسبووکە ترسێ لە 4-5 گەنجە ترسێ ئەگەر حکومڕانیەک بەڕاستی نوێنەری خەڵک بێ پێویستەکات بەم شێوەیە تەعامل بکات لەگەڵ ڕەخنەوە ئەوەیە لە هیچ کوێی دنیا هیچ حکومەتێ بە قسە نەڕووخاوە ئەگەر بەڕاستی نوێنەری خەڵک بێ لەبەرەوە ئەمە نیشانەی ئەوەیە کە یەکەم پێشبینی ئەوە نەکرا بوو کاردانەوەکان وابێ دووهەمیش کە لە ڕقیەکی تایە کە مادام ئەم کەیسە جوڵێنراوە ئەبێ بیگەێنینە ئەنجام ئێمە داوامان کرۆوە کوتم بە ڕسمی پێم وایە
هاوڕێیانی کێتی نیشتمانی کوردستانیش داوایان کردووە ئەم دۆسەیە بووە بە پەڵەیەکی ڕەش بۆ ئێمە زۆر لەسەرمان کەوتووە هیومن رایتس وۆچ ئەمنێستی راپۆرتیان هەیە راپۆرتی تریشی بەدوایە لە ڕوانگەی حەزبیەوە ئەو تێڕوانینی ئێوە و یەکێتی خەڵک لێتان وەرگریا خود لە ڕوانگەی ئەوەی کە بەڕاستی قانونی نییە ینی هیچ مبڕی ڕێک نییە هیچ بەڵگەیەک نییە هیچ مستەمسەکێک نییە لەسەرەوە لە ڕوانگەی ئەوەی کە یان بەرامبەر شکاندنی بەرامبەر لە پارتیەوە هات ئەزانی بە هیچ شێوەیەک پەیوەندی بەوە نیە بڵێ وڵا ئەمە پارتیەکە یا نێکات ینی ئەگەر لایەنێکی کەش وای ئێمە هەمان ئێمە لە ڕۆژی یەکەمەوە لەم دۆسەیە هەڵوێستمان بەڕسمی ڕاگەاندووە پەرلەمانتارەکانمان ئامادەیان هەبوو لە دۆسێکە بەشێک لەو معلوماتانەی هاتە دەرەوە پەرلەمانتارەکانی ئێمە هێنایەن دوای حکومەکە هەڵوێستمان هەبووە ئەم ڕۆژ دیسانەوە ژووری یاسایی ئێمە ڕێی خۆیاوە لەسەر ئەم مەوزوعە ئەمە مەترسیدارە بۆ هەرێمی کوردستان کە تۆ دەیت ڕۆژنامە ئەکەی بە جاسوس پێشەوەی هیچ ئەوە کرابێت لەبەرەوە تەنها ڕێگە بۆ چارەسەرکردنی ئەم گرفتەوەیە لێبوردنێک دەربکرێت و ئەم کەیسەدا بخرێت چونکە ئەم شێوازی مامەڵەکردنە وەکوتم لە وڵاتانی ناوچەکەیە کە سیستەمی دیکتاتۆریان هەیە لە وڵاتە عەرەبیەکانە لە وڵاتە داخراوەکانی دیکەیە ڕۆژنامەنووسێ گیراوە بە بارەمتە گیراوە وتراوە جاسووسە هەڵەیەکی زۆر گەورە کراوە هەتاکو و زوو چاک بکرێت درەنگە باشە تێوەگلانی ئەمریکا و ئەڵمانیا هیچ بازیە بێت من پێم وایە کاریگەری زۆرە بێجارێ ئەگەر ئەڵمانی خۆیان ئەڵمانی ئەمریکا لە باشتر لە هەموو کەسێک گەزانن کێن ئەوانی ئەم دۆسیانە ئەجوڵێنن بە دادوەرەکانیشەوە پێم وایە بەشێکیان ئەچنە لیستی ڕەشەوە پێشم وایە بەشێکیان دەرگا دیپلۆماسیەکانیان لە دەرەوە بۆ داخرێت و بینیشمانە لە جیاوازی لە مامەڵەکردن لەگەڵ سەرکردەکانە بەرپرسەکانی حکوومەت یاریمە بە ئاشکرا ئەیبینی کە چۆن تەعامل لەگەن لەگەڵیانە کە ئەوان هەر کارێکیان ناپەسەند بێ ئەو کەسە عادەتەن گۆشەگیرەکەن زۆر باشە دکتۆریانی بینە سەر پرسی چاکسازی بەڕێز باس کرد کە ئەمریکا یەکێک لەوانی کە ئێوە لە هەرێمی کوردستان و عراقیش ڕووداوە ئەو کێشانەی کە لە عراقا سەیریان کردووە بەشێکی بەهۆی گەندەڵیەوەیە چاکسازی لە هەرێمی کوردستان ئەبێت چۆن بکرێەوە چی بکرێت ئێستا لای خەڵکی کوردستان ڕەنگە لای بینێرەکانیشم مەسەلەن کەلیمەیەکی وش سواوە بەداخەوە مەسەلەن چەند ساڵ هەر گوێ لێ بە گوێ لێ بە و هیچیش دروست نابێنی هەر بۆ پێشبانگەشەی انتخابات سەرڕەکرێتەوە و دوایی هەر گەندەڵێکە بەردەوامە ئەمە لە ئەمریکا چ خواستێکە وی سەبەبێکی ئەوەی چاکسازی و وشەکە وای لێ هاتووە ئەوەیە کە ئێستا هەمووی داوای چاکسازیەک یعنی ئەوەشی کە بۆ خۆی بەرپرسە لە گەندەڵەکان هاتووە خۆی کردووە بە فریشتەی چاکسازی ئەم پرسیارە زۆ گرنگە چونکە ئێمە ئەباتەوە سەر ئەو پرسەی کە ئەمریکا چی ئەوێ لە عێراق و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ینی ئەمریکا کە ئێستا سەیری ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکات و چەند جار بەڕسمی ئەمەیان وتو ئەڵێن ئێمە لە عێراق هاتین ڕژێمەکەمان هەمووی ڕوخان سەر لەبەر دروستمان کردەوە و دەیان هزار سەربازیشمان نرد و قوربانی گەورەشمان نە و دەیان ملیار دۆلاریش سەدا ملیۆن دۆلاریش خەرجیماندا ئەنجامەکەی ناسەقامگیری تیرۆر بوو لە لیبیا هێزمان نەنارد بەڵام لە ڕێگەی هێزی ئاسمانیەوە پشتگیری ڕوخانی قەزافیمان کرد ئەنجامەکەی ناسەقامگیری و تیرۆر و گەندەڵیە لە یەمەن پشتیوانی ئاڵۆگۆڕی سیاسیمان کرد ئەنجامەکەی شەڕی ناوخۆدا بەژوونە لە سووریا هەتە هاتنی داعش و هێرش بۆ سەر کورد ئەمریکا هیچ سیاسەتێکی ڕسمی نەبوو یەکەم جار کە داخڵی دۆسەکە بوو دۆزی سووریا بوو لە ئەو کاتە بوو کە هێرش کرای سەر کۆبانێ گەر هەموو بیرمان بێت بەرگریەکی زۆر مەردانە کرا و ئەمریکا هاتە سەر خەت و کێشەش کەوتە نێوان تورکیا و ئەمریکا لەو لەحزەوە لەبەر پشتیوانی کورد ئەمریکا ئێستا گەشتون تا ئەو ڕوانینەی کە ئەم هەموو ئەم کێشانەکە هەیە لەبەرەوەیە کە سیستەمەکەی گەندەڵیتە لەبەرەوەی کە چەک و هێز بەدەستی حکوومەتەوە نیە بەدەستی بۆ حزابەوەی ئەشخاصەوەی ئێستا لە کوردستان لەسەر سیاسیش لەسەرماکەن ئەوەی کە پەیوەندی بە چاکسازی ئابوووریەوە هەیە فشارێکی ئەجگار گەورەکەن و ئەوە ڕنگدانەوەی هەبوولەوەی کە ئەو موچەیک ئەو پارەیەن بە پێشمەرگە ڕاستەوخۆ بدرێ بە پێشمەرگە بە هیچ فلتەرێکی کەیان نەڕە بۆی گەندەڵیتیان نەکرێت دووەم لە ئاستی پێشمەرگایە ئێستا ئەوان مەرجەکەیانەوە بوو پشتیوانی دارایی پشتیوانی سەربازی ئۆتۆمبیلی سەربازی چەکی قورس ئەیان و هێزانێکی هێزی هاوبەشن لە ژێر چەتری وەزارەتی پێشمەرگایان ئەیانەوێ هێزەکانی هەفتاش دیسانەوە بەم ئاراستەیە بڕۆن سێهەم لە ئاستی ئازادیەکانایە ئەگەر بیرمان بێ لە پەلاماردانی ڕۆژئاواشە لە پەلاماردانی هەرێمی کوردستانیشە دووشت زۆر ئەوتراوە یەکەم کورد هاوپەیمانی ئێمە بۆ لە تەنگانە بۆ ئێمە خوێنیان ناوە ئەبێ پشتیان تێ نەکەین دووهەم ئەوەی کە کورد دروستی کردووە ناوچەیەکە هەموو ئاین و هەموو نەتەوەکان پێکەوە تێئاژین بە ئازادیانە حاڵەتێکی دەگمەنە و یەکێ لە هێسترین لایەنەکانی ئیسرائیلیش لە سیاستی ئەمریکا هەمیشە ئەمە بووە کە وڵاتێکی دیموکراتی لە ناوچەیەکە کە دیموکراسی وجودی نییە لەبەرەوە ئەم دۆسەیە و ئەوەی کە ئەمریکاش ئیسرارەکات
کە ڕێز لە ئازادیەکان بگرێت بەردەوامە بن و ئێستا بە ئاشکرا ئەوان قساکەن پێشتر لە پەیوەندە دیبلۆماسیەکانە عادەتەن لە گفتوی تایبەت ئەم شتانە باس دەکرێت باسی ڕفراندوم دەستمان پێکە بەرنامەکە لە ڕفراندوم سەرەتا لە کۆبن و تایبەتەکانە وتیان ئەمە هەڵەیە کاتەکەی هەڵەیە مەیکن و ئێمە پشگیریتان ناکەین و دوایی گەر شەڕ بوو ئێمە ناین بەهاناتانەوە کە زانیان ئەوانەی هەرێم بەرپرسەکان شێواندنەکەن لەم ڕوانینەیە وای پیشاندن دنیا پشتیوانیانە بە ئاشکرا وتیان گەشتەوەی برێت مەگۆرک لە هەولێر کۆنگری ڕۆژنامەوەیەکی بۆ عالم ئەمە ئازادیەکانیش بە هەمان شێوەیە یەک جار دوو جار سێ جار لە کوبن تایبەتەکانە هۆشداریاننا هاتە سەر بەیاننامە ئێستا بە ئاشکرا بەدەنگێکی بەرز پێیان وایە ئەمە کارێکی ناقانونی و پێیان وایە کارێکی مەترسیداریشە چونکە ئەمە ئەبێ بە پێشینەیەک توانی هەر کەسێک ڕۆژێک لەگەڵ ئەمریکا دانیشت بێ بیکەی بە جاسووس من پێشم وایە بە ئاسانی قبول ناکرێت لای ئەمریکا و وڵاتانە و باجی قورسی لە پرسی چاکسازیەکەشا مەسەلەن هەمان بۆ چوونیانە بێ کە بە ئاشکرا قسەی لەسەر بکەن هەمان بۆ چوونیانە بێ بەڵام تۆزێک ئەولویاتی ئەمریکا لە ئێمە جیاز ئەمریکا زلهێزی دنیاە بێگومان ینی ئەوە نیە بڵێ بەس هەرێمی کوردستان هەیە و بەس عراق هەیە بەشێک لە وزەی تەرخانەکە بۆ هەرێمی کوردستان ئەوەی کە ئێمە بۆ ئەمانەی لە ساڵێکا بکرێت ڕەنگە ئەوان بەرنامەیانەوە بێت لە 4 ساڵا بکرێت پرۆژەیەکی 3-4 ساڵی 5 ساڵیان هەبێ بۆ ئەو پرۆسە بۆ ئەوە بەڵام من پێم وایە قۆناغی داهات و لە عراقیش و لە هەرێمی کوردستانیشە بەتایبەت ئەوەی کە سەرمایی پێکەوە ناو بە ناشەرعی و بەتایبەتیش ئەوە لە دەرەوەیە بۆکو زۆرێک لە وڵاتانی دیکە کە بینیمانە گۆشەگیر کراون گۆشەگیر ئەکرێن و ئەمریکا ڕوبەڕوونەیە بێ بەرامبرەوە چونکە ئێستا ئەم سەدەیە ئەوەی کە وەکووتم بایدن باسی کرد ئەڵێ شەڕەکە لە نێوان دیموکراسی و نادیموکراسیایە و بڕیاریشە لووتکەیە بکەن بۆ وڵاتانی دیموکراسی کە ئەمریکا بە سەرکردایەتی ئەو بەرەیەکە بتەوێت پەیوەندی باشن لەگەڵ ئەمریکا هەبێ ئەمەیان بە ئاشکرا بە هەرێمی کوردستان وتووە مەرجدارە بەوەی ڕێز لە ئازادیەکان مافی مرۆڤ بگیرێت چاکسازی بکرێت زۆر باشە لەسەر پرسی پێشمەرگە دکتۆر مەسەلەن بۆ ئەمریکا چەند گرنگە هێزەکانی هەفتا مەسەلەن باز لەوە کرا کە لەگەڵ بینینی یەکێتی و پارتی و ئەوانە ئەمریکا باسی پێشمەرگەی کردو باسی یەخستنەوەی پێشمەرگەی کردو پەیامی پێ ئێستا دوو راپۆرتی ڕسمی هەیە هێشتا بڵاو نەکراوەتەوە یەکیان بەریتانیەکانە هەڵسەنگانێکیان کردووە بۆ پرسی چاکسازی لە ناو هێزی پێشمەرگە و ئاسایش و پۆلیسا هەمویان کردو بە یەک دۆسیە لە 2015 بۆ 2020 دەستیان خستۆتە سەر کەم و کوڕەکان سەرێکی ترین خاڵکە باسەکەن ئەوەیە کە ئەبێ بڕیارێکی سیاسی لەلایەن یەکێتی و پارتیەوە هەبێ ئەم هێزانەیە بخرێن و ئەبێ متمانە دروست بکرێتەوە چکە ئەو مێژووە ئەو مێژوو ململانەیە بە ئاسانی ناسڕێتەوە کە هەردوو لا دڵنیا بوون ئەم هێزێکی نیشتیمانیە بێ و لەژێر دەسەڵاتی مەدەنیە بێ ئەتوانن بۆ ئاراستەیە بڕۆن راپۆرتی دووەم یاخود کاری دووەم استراتیجێکە بۆ وەزارەتی پێشمەرگە لە ئێستەوە بۆ 2024 کە ئەم هێزە چۆنەکەی بە هێزێکی نیشتیمانی کە لەژێر دەسەڵاتی مەدەنیە بێ کە پارێزەری سنوورەکانی کوردستان بێ کە هێزێکی کاریگەر بێ لە ڕووی ڕاهێنان چەک ئەو ئەمرازانەی کە پێویستێتی هەموو ئەمانە ئەمریکا بۆ بەوادرەکانیشی دەرکەوتو مەسەلەن سەماعاژە نێرێ بۆ مەجموعەیەک لیوا و ئەوەی تری پشتگوێ خستۆ ئێوێ فشارێکی مادی دروستکە ئەمە نیە زیاتر ئێوێ و خواستە بەڵێ چونکە ناکرێ بەم شێوەیە ئێستا لە عراقیشە هەتاکو چەک لەژێر دەستی دەوڵەتە نەبێ بینیمان سەرۆکی حکومەت شتێکەڵێ کۆمەڵێکگەنە سەرجادان ڕەشە لە سەرۆکی حکومەتەکەن بە چەکەوە ی حکومڕانی ئەوە ناکرێ پێویستە هێزی چەکدار هێزی بێلایەن بێت لەس بەشێک لە وڵاتانی دراوسێشە هێزی چەکدار بێلایەن نەک لە وڵاتە دیموکراتیەکانە کە ئەم پرۆژەیە کە دانراوە وکو استراتیجێک بۆ وەزارەتی پێشمەرگە هەنگاو بە هەنگاوە چێتە پێشەوە و ئەگەر هەرێمی کوردستان و پارتە سیاسەکان بڕیار بن بۆ ئاراستەیە بڕۆن کە ئەم هێزانەیەک خەن باشترین چەک باشترین ڕاهێنان باشترین توانەکانە خرێتە بەدەستیان بیرمان نەچێ ئێستا کە چەک ئەدرێ بە هێزی پێشمەرگە ڕەنگە ئێمە بڵین ئەمە هێزی یەکێتی یا پارتیە بەڵام دەرەوە لە عێراق و لە دەوروبەریشە ئەڵێ ئەمە چەک ئەدرێ بە کورد بەیانی کورد توانای بەرگری ئەبێ هەموو هەوڵەکان بۆ ئەوە بۆ لە ناوچەکەیە کە کورد نەتوانێت خۆی بەڕێوە بەرێ و هێزێکی نەبێ بتوانێت بەرگری لێ بکات دایم پشت بە دەرەوە ببەستێ ئەمریکایانەوە کارێک بکەن هەرێمی کوردستان بتوانێت خۆی بەرگری لە خۆی بکە باشە کاک دکتۆر ئێستامەوە پرسیارە بکەم کە لە دوای ڕیفراندۆمەوە لە دوای لێکەوتەکانی کە ئێمە تا ڕادێک هەرێمی کوردستان ڕوبەڕووی گۆشەگیریەک بووە ئێستا پێتوانی ئەمریکا ئەوێ بە ئەپدەیتێکی نوێ بێتەوە بەڵکو بڵێ سوودیان لە خەڵەو کەم و کورتەکان وەرگرت بێ ئەوێ بە ئەپدەیتێکی نوێ کورد بێنێتەوە ناو عراقی تازە ئەو پرسیارێکی زۆر گرنگە و شتێکی گرنگی بیری منیشێنایەوە ڕاستەوخۆ دوای 16 ئۆکتۆبر و هێرش بۆ سەر ناوچە کەرکک و ناوچەکە ئیندیکە لە ماوەی هەفتەیەکە هەموو باڵوێز و نوێنەری ئەو وڵاتانە هاتن سەردانی هەموو پارتە سیاسیەکانیان کرد یەکێک لەو دیلۆماتانە وتی هەرێمی کوردستان بە ئەنجامدانی ڕێفراندۆم 10 ساڵ گەڕایە دواوە
یعنی 10 ساڵتانەوێ بۆ ئەوەی ئەو قووەت و هێزتان هەبێت لە عێراقا کە پێش ریفراندۆم هەتان بووە بە مەرجێک وانە لە هەڵەکان وەرگن دەرس لە هەڵەکان وەرگن چاکسازی سیاسی چاکسازی ئاوەری چاکسازی لە هێزی سەربازیا بکەن لە هەمووی گرنگتر دەوڵەتێک دامەزرێن حکوومەتێکتان نەبێ حکوومەتی قانون بێ کە ئێستا ئەم دۆسیەیە کاچینەوە سەری جارێکی تر ئەو پەڕی پێشێلکردنی قانونە بۆ نمونە کە حکومی قانون هەبێ کە یاسا سەروەر بێ لە هەرێمی کوردستانە هەتا ئەم دقەیە وەکو پێویست ئەو وانەیە وەرنەگیراوە و ئەگەر کورد وەری نەگرێ من پێم وایە لە عێراقا کە ئێستا ڕەوشی کورد لە ڕووی تەرازوی هێزەوە خراپەوە چەندین جار لەم بەرنامەی بەڕێستان لە بەرنامەی دیکە باسمان کرد لە 10 ساڵی ڕابردووە کە ئەوەی حکومەکە تەرازوی هێزە ئەگەر قووەتت نەبێ با دۆکومنتە بێ با دەستور هەبێ ناتوانانی فەرزی بکەیت باشە کورد لاواز بۆ لە ڕووی تەرازوی هێزەوە بینیمان ئەچیتە سەر مێزی گفتوگۆ بە زمانێکی تر وەکو جاران نییە قسە لەگەڵاکە ئەو هاوپەیمانیە لە نێوان شیع و کوردە هابوون نەماوە ئێستا کورد دەبێ خۆی کۆکاتەوە بۆ ئەو بابەتە کەواتە ئێستا ئەو 10 ساڵە توانرێ بەچی مەسەلەن بکرێ بە 5 ساڵ مەسەلەن 5 ساڵ بەسەرکەم و کورتیەکان و بەسەر و هەڵە و پەڵانەی لێکەوتن ریفراندۆم بوون و بتوانێت ئەمریکا وڵاتانی دریش بێنێتە ناوەوە بۆ پشتیوانی خۆی بەڕێزە دەزانی کە ئێمە لەستا لە عێراق کورد بە خێر و خێرات بەڕێوەڕوا چۆن ئەمە بکاتەوە مەسەلەن ئەبێ ئەو هەڵانی ڕابردوو دەرسی لێوەرگن یەکەم دووەم کاتی خۆی گەسەی تەجروبەی ئەمریکا بکە کێنە لای ئێمە تەمان سەریان سوڕەمێنێ کورد ئەن شەڕی لەسەر چییە هەتێ ناگەن ئەڵێ پێمان بێژن ئەم پێمان بڵێن ئەم ناکەنیوە لەسەر چییە کاتی خۆی شۆڕشی ئەمریکی بەچی سەری هەڵا لە بۆستن ڕووداوێک ڕوویا پاشەوەی باجیان بەسەرا سەپانن یەک مستعمەرە و کاتە پێیانوترا کۆڵۆنی یەک شوێنیان پەلاماردرا هەستیان زیانێکیان گرت کۆنگرێسیان دروست کرد باشە دروشمەکەیان مارێک بوو دروشمەکەیانەوە بوو جوین ئۆ دای یا ببە بەشێک لەمەیە ئەمری هەموو یەکیان گرت ئێستا پێیان سێرە کورد ئەم هەموو کێشەیە هەیە ئەم بەموو دوژمنەی هەیە بۆ ناوخۆیان ناکۆکە و یەک ناگرێت تەنانەت تا ئەو ڕادەیە ئەڵێن کە ئێوە دابش بوون کاریگەری لەسەر پێگەی ئێمەش کردو لە بەغدا چونکە جاران کورد هاوپەیمانێکی ئێمە بوو لە بەغدا کە بەهێز بوو بۆ ئێمەش گرنگ بوو ئێستا ئێمەش کۆمەڵێک سیاستمان جێبەجێ ناکرێت کۆمەڵێک لە بەرژەوەندەکان منەکەوێتە مەترسیەوە بەهۆی ئەوەیە کە کورد ناکۆکە لەبەرەوە بە بەردەوامی لە کۆبوونەوەکانە بەتایبەت لەم وەجبەی لەم سەردانانەی کۆتایە بەتایبەت بۆ ئەوە هاتوون کە تکایە ئەم ناکۆکیانە بخەنە لاوە و هەوڵ بن جۆرێک لە یەکگوتاری یەکریزی دروستکەن لە ناو خۆتانە کە ئەمە نازانم من چەند جارە وتومە زۆر عیبە بۆ ئێمە خەڵک لە دەرەوە بێت نەسیحەتمان بکەین ئەماری خۆمان دێکخینەوە باشە بەڵام خاڵی گرنگ بۆ هەمومان بۆ هەموو پارتە سیاسەکان چونکە پارتە سیاسەکان کورد هەزاران ساڵەیە پارتە سیاسەکان زۆر نییە سبینێ پارتە سیاسانە نامێنن ئێمەش نامێنین میلەتی ئێمە هەرمێنێ ئەوەیە کە ئێمە پشت بە میلەتی خۆمان ببەستین ئەگەر بمانەوێت لە بەغدا بەهێز بین بمانوێت بەرامبەرێک لە بەگەڵ بەرامبەرەکانە بە زمانێکی کە قسە بکەین ئەبێ بە ئەو خواستانی خەڵکی کوردستان هەیە جێبەجێ بکەین ئەبێ ڕازگۆ بین لەگەڵ ئەو بەڵێنانەی یاومانە ئەبێ چاکسازێکی ڕێشەیە بکەین چونکە بەغدا ئێستا لە هەنێک کۆبوونە بە ئاشکرا کە ئەچی بۆ بەغدا بە وەفتەکان ئەڵێن ئێوە دووسێ پارچۆن ئەزانن باشکرا ئەوە بووە بە سەرچاوێکی لاوازی بۆ کورد لە کاتێکە بینیمان لە یەک دوو یاستایە سەرڕای ئەو هەموو ناکۆکی هەبوو دوای هەموو پەرلەمانتارەکانی کورد تێگەشتن لە بەغا بە ئەوەیشی کە زۆر دژی سیاسەتەکانی حکوومەت ئێمە دەنگیان بۆ نەبە یاسای بودجەیە دەنگیان بە یاسای دادگای فیدراڵی کۆمەڵی شتیکایە چونکە دوجار تۆ بەتەنها ئەمێنیتەوە یعنی چەند ناکۆک بی لە بەغدا زیانەکەی بۆ هەرێمی کوردستان نەکەوێتەوە ئێمە وەکو کورد ئەوەی کە تۆ پرسیارێ کرد چۆن بتوانین ئەو مەودایە کورد بکەینەوە ئەو سێپایەیە هەیە چاکسازی ئابووری بکەین چونکە وڵاتی ئێمە وڵاتێکی دەوڵەمەندە ئەوەندە داهاتی هەیە ئەگەر بە شەفافی و بە ڕێکوپێکی کۆ بکرێتەوە گەندەڵیتیانە بێ بەشی نەک تەنها موچە و گوزەرانی خەڵکەکە بەڵکو بەشی ئەوەکە کۆمەڵی پرۆژی استراتیژی بکەین ئابووریەک بنیاد بنین ئابووریەکی وەبەرهێنان بێ نەک تەنها پرت بەکردی گشتی ببەستین کە ئەمە ئەو هەڵانەیە لە ڕابردووە کردمان هەموو گوندەکانمان چۆڵ کرد ئەوەی دەستی کار و شوان و هەموویمان کرد بە فەرمانبەر و پۆلیس و هەتا دوایی دووهەم ئەوەیە کە هێزەکانمان نێخێن هێزی چەکدار یعنی ئێستا ئەوەی کە گرژی دروستەکە لە هەموو وڵاتانی ناوکۆکی سیاسی هەیە لە ناو پارتە سیاسەکانە بەس قەت ناگا بە پێکدادان بۆ چونکە هیچ هێزێک چەکی نییە ئەگەر هێزەکەی هی هەرێمی کوردستان بێ سوورەکان بپارێزێ تۆ ئەتوانی بە دڵنیایەکی زیاترەوە لە کوردستانە حتا ململانەی سیاسی بکەی سێهەمیش ڕێزگرتن لە ئازادیەکان چونکە هەرێمی کوردستان دەهێندە ئێستا نەوت وزەی هەبێت دەهێندە ئێستا گرنگ بێ لە ڕووی جیۆپۆلۆتیشیەوە ئەگەر پاشەکشە بکات لە ڕێزگرتن لە ئازادیەکانە کە بە عاشکرا ئێمە ئەی بینین لەم هەنگاوانەی کابینینەوەیە و ئێمەش وەکو گۆڕان ئێوەش وەکو یەکێتی کەوتونەتە بەر دنیایەک ڕخنە ینی زۆر جار هەست دەکرێت کە ئێمە ئەم ڕخنانە نابینین بەقەت شێوێک فشارمان لەسرە
کە ئێمە بەشێکی لەم حکوومەتە بەڵام بڕیارێکی وا درێ پەیوەندی بە چارەنووسی هەرێمی کوردستان و خەڵکی کوردستانەوە هەیە باشە ئینکاری ئەکەن لەوەی کە ئیلاوی گەێنە ئەنجام پێویستە ئەم هەنگاوانە ڕاگیرێ و ئێمە لە کۆمونی تایبەتە و بە ئاشکراش ئەم شتەمان وتووە هاوڕیانێکێتیش لە پەرلەمان وتویانە ئێستش لەو ڕۆژانەیە لە گەڵتیمی پارتی دانیشتێکیان هەبووە بەشێک لەمانە بە ڕاشکاوی باس کراوە چونکە بەم شێوە ناتوانین حکومڕانی بکەین کە تۆ هاوڵاتیانی خۆت ئازادیەکان بکەی. ئەمە قسەی زۆر لەسەر یەکێتی و گۆڕانەکرێت لە حکوومەت بەشدارن و تەنانەت مەسەلەن ماوەی ڕابردوو لە پەرلەمانیش بە پەرلەمانتارەکانی ئێوەیان و دوتا شەوە پزیسیۆن ڕۆژ لە پەرلەمان لەگەڵ حکوومەتان یعنی ئەمە بۆ ئینتیخابات و بۆ ڕاکێشانی دەنگدەرەیە خۆت بەڕاستی ئەگەر جدیەتێک هەیە لەو ڕەخنانە بۆ نانوەستێن یاخو قووەتەکە ئەوە نییە لە هەردوو گزانە لە کوردستانە دیدێکە بوو کە تۆ ڕێکەوتنکرێت لەبێ بێ دەنگ بیت ینی بۆ نە ئێستا ئەمە بۆنی ئەوەی لێ دێت ئێستا ئەو تەڵەبە هەیە ئەوەشتیوان نییە جارێ بگەڕێ سەر ڕێکەوتنەکە هەم ئەوەی ئێمە لەگەڵ پارتی هەم ئەوەی یەکێتی لەگەڵ پارتی هەم بەرنامەی حکوومەت یەکێک لە خاڵە ئەساسیەکان ئەوەیە کە ئەبێ پەرلەمانێکی چالاک بێ لێپرسینەوە بکە پەرلەمانتار نوێنەری خەڵکە پێویستە قسەی خۆی بکە یعنی ئەوە نییە کە تۆ لەبەرۆ ڕێکەوتنەکەی تر پەرلەمان بێدەنگکەی شتیوان نییە لە دنیاە دووهەمیان لە ڕێکەوتنەکەشا هەیە کە ئەبێ ڕۆڵی پەرلەمان بەهێز بکرێتەوە دووهەم ئەوەی کە پەیوەندی بە ئازادی سیاسی و مەدەنیەکانەوە هەیە بە ئاشکرا ئاماژەی پێدراوە لە بەرنامەی حکوومەتە خوێنراوەتەوە ئەبێ ڕێز لە ئەو ڕێکەوتنە بگرن کە ئیمزایان کردووە ئێمە کە چوونەتە حکوومەت وتومانە ئەگەر خۆتان حکوومەت دروست دەکەن فەرمو دروستیکەن چاکسازی شەکەن لە شوێ کرا و عملی بوو پشتیوانە بین بەڵام ئێمە هاتینە حکوومەت بەمانای بێدەنگی نییە ئێمە هاتینە حکوومەت بەمانایەوە نیە پەرلەمان نەتوانێت کاری ئەو مەسزەتان نردوتەوە بۆ پارتی بەڕاستە خۆ وتراوە لە ڕاگەیان ناوتراوە پەرلەمانتارەکانیشمان هەتا ئەم دقەی حەزەکەم ئەمە ڕوون بێ لێرەش و لە بەغداش هیچ ڕۆژێک بە هیچ پەرلەمانتارێکی گۆڕان نەوتراوە لە هیچ ئاستێکە لە ناو گۆڕانە کە قسە نەکا یا بێدەنگ بێ تەنها یەک شت وتراوە کە هەڵبین نەیکەینە ململانی شخصی لە چوارچەوەی بەرنامە و پرۆژەکانی گۆڕانە قسە بکەین ئەجینە پەرلەمانتاری گۆڕان ئازادە قسە لە لەسەر هەموو شتەکان بکە ڕازین لە ئەدای ئەم جۆرە مامەڵانە لە حکوومەت و وەزیرەکانتان ڕازیە مرتاحن ئاسوودەن ئەوەی کە دێتەوە ناو کۆبوونەوەکانی جڤات و بێگومان ڕازینی نێمە چونکە خەڵکی کوردستان تۆکەی بە پێوەەر ینی سیاست ئایا ئێمە بۆ خۆمانێکین یا لە چاوی خەڵکەوە بەسەری سیاست بکەین تۆ ئەبێ فیدباکەکە لە خەڵکی کوردستانەوە وەرگری ئەتوانین کاری زۆر گەورەتر بکەین بەڵام ئەمە بەکاری دەستە جەمعیە بێ کە ڕێکەوتن کراوە ئێستا بۆ ئەم سێلایەنە سیاسی لە حکوومەتین ناکرێت ناکۆکی هەبێ لە نێوان ئەم سێلایەنەیە ناکرێتەوە لە ئەو بەرنمەی کە داتناوە جێبەجێ نەکەی وەکو پێویست و بۆ زانیاریش خودی پارتیش ئیشکالیانە ینی سە تۆ گرسەری هەندێک لە کەناڵەکانی ڕاگەیانیان بکەی ئەوان لە هەندێجار لە ئێمە ڕخنەکانیان تونترە لەسەر حکوومەت زۆر باشە دکتۆر اتفاقیەک هاوپەیمانێتێکی لەناوم یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان بۆ بەغدا ئەمە تا چەند گرنگە و تا چەند خزمەت بە پرسە نیشتیمانیەکان ئەکات خۆی دووشت هەیە ئیشکالێکی زۆر گەورەیە لە پێم وایە لە سیاست لە کوردستانە زۆر جار سیاسەکان یەکەم ڕاشکاونین تۆ خۆت خەت میوانە زۆر بووە پێش بێتە بەردەم کامیرە بە نوعێکە دوای بە نوعیشکەیە حماسەی گرێت و بە نوع قساکە دووهەم وەزیفەی پەرلەمانتاری بەغدا زۆر جیاوازە لە کوردستان یعنی ئێستا دوشتە تێکەڵ بووە حتا کە هەڵسەنگان نەکرێ بۆ حزبەکان سەری کوردستانەکەن بزان لێرە چی هەیە بۆی بۆ بەغا دەنگە پێبا بۆی بۆ بەغا پشتیوانی بکە لە کاتێکە ئەم دوشتە زۆر دوشتی جیاواز دوستونی جیاواز یعنی پەرلەمانتاری بەغدای دێگەڕێ پەرلەمانتار لێرە هەیە و ئیشەکەی خۆی بکە ناکرای هەردوو ئیشەکەی بکەیت دروست ئێمە بەشێکی پەیوەندی بەولانە نێو دەوڵەتیەوەی کە بە ئاشکرا پێماوتراوە کە کورد خۆی کۆکاتەوە بەشێکی پەیوەندی بەوە هەیە کە ئێمە ڕێکەوتن و کاری هاوبەشمانەیە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستانە ڕابردووە و گرنگترین شت هەموو میلەتێک بۆی بوێ پێش بکە کاکزانە نابێت لە ڕابردووە بژی یعنی بۆ ئێستا باسی تەجروبەی خۆمان بکەین وەکو کورد شەڕی ناوخۆکرا دواتر ئەنجامەکەی چیە هەر دانیشتن و کۆبوونەوە ڕێکەوتن نییە بەڵێ لەبەرەوە ئەوان تاقی کردوێتەوە ناتوانین بچینەوە بۆ ئەو سیاسەتەی کە هەڵ یەکستڕینەوەی یەکتری بین هەوڵ دراوە هیچ ئامرازێک نەماوە بەکاری بێنین هیچ هێزێک ناتوانێت هێزەکەی تر لەناو بەرە هێزێک چکە هەریکێ نوێنەرایەتی بەشێک لە هاوڵاتیانی کوردستان و خەڵکی کوردستانەکە هەمووی بەیەکەوە ئەتوانێت بڵی نوێنەرایەتی هەموو خەڵکی کوردستانەکە ئێمە ئەو گفتوگانە ماوەیەکی دوور درێژ هەبوو بە حکمیەوەی ئەزمونونەکانیش بەشێکی تەمان فاکتەری دەرەکیشی هەبوو بەڵام لەناو ئێمەشا وەکو پێویست نەچوو بە پێشەوە ڕێکەوتنەکانی پێشومان تۆزێک سەخت بوو ئەم ڕێکەوتنە ئاسان نەبوو بەڵام بەما توانم بڵێم چەند ئامانجێکمان پێکاوە تەمان هەر هاوپەیمانیەکە کرێ یاخود هەر بەشداریەک بەتەنها لانی ئیجابیشی هۆی لانی سلبیشی هەیە تو هەڵسەنگانەکەی خێلێت تای تەرازۆ بزان کامیان باشترە پێش هەموو شتێک جۆرێک لە سەقامگیری بگەڕێنەوە زۆر ئیش لەسەرەوە کراوە کاکزانەکە و سلێمانی هەڵە بجا گەرمیان ڕانێ و ڕاپەڕین وا پیشان بدرێت کە نائەمنە
کە دەسەڵاتی ئێرانی بەسەرایە بۆی وەبەرهێنان نەیە قسەیەکەی لە ئابووری ئەڵێ پارە ترسنۆکە بێگومان ئێستا ئەوی لە سلێمانیا ئەیبینین پاشەکشی هەیە لە تایبەتی لە وەبەرهێنانی دەرەوەیە بەشێکی ئەوەیە ئێمە پێویستە جۆرێک لە سەقامگیری دڵنیایی دروستکەین کە ئابووری ئێرە ببوژێنینەوە و بە مەبەستی کار لەسەرەوە کراوە سلێمانی و ئەم ناوچانە لە ڕووی ئابووریەوە لاواز بکرێت ینی ئەتوانین بچینە سەر تەفاسیلی ئەوەش دوو هەم کە پرۆسەکە بۆ عێراقە پێویست ناکە بچینە ململانێ و ئێسکشکاندنی یەکتریەوە توانین کامپینە بکەین هاوشانی یەکتری کۆمەڵێک کاندید هەیە چونکە لە ڕووی استراتیژیەوە هەر پارتێکی سیاسی 4 کورسی 5 کورسی 2 کورسی کورسیەک لێرە لەوێ ئەهێنێ زۆر لە مۆزۆ ناگۆڕێ لە وەختە دوجار ئێستا بێ و دوای هەڵبژاردن بێ وەکو پێم وتی لەم سێ ساڵەیە هەندێک لە هاوڕێیانمان هەموو لە پەرلەمانتان لە هەموو حزبەکان زۆرتی قسەیان لەسەر حکوومەت هێرێم کردو بەڵام کە هاتە سەر شتە ئەساسیەکان هەر وەکوان دەنگیان ئێستا بێ و دوای هەڵبژاردن بێ ئێستا پارتیە لێ من بەتەنهادا بەزم هەرچەند ئەویان هەبوو لە کەرکوو گوێستیان لەگەڵ لێکێتی ڕێکەوەنێکێتی وەڵامی نەبووە ئەوش ڕەنگە هۆکاری زۆر بێت دوای هەڵبژاردنش بێ کورد لە بەغا تۆ بە یەک چاو سەیرەکرێت یعنی ئێستا کە لەم ڕۆژانەیە ئەبینین پەلاماری پێشمەرگە دێشەی دەگرێت خۆ لەبەرەوە بڵێمە پارتیایەکێتی یاگۆڕانێ بەرەو کوردە ئەبێ کوردیش خۆی تۆزێکی خائسکی و بۆ داهات بێ ئەمە من پێم وایە ڕەنگە وەکو حیزب هەم ئێمە هەمیشەتی باجی بین و جۆرێک لە ڕخنەشی لەسەر لەنای هەم لا ئێمە هەم لا ئێوە بەڵام لە ئامان لە ڕۆ استراتیژیەکەەوە لێرە ڕۆژنامە بەڵێ عفو بمبورە لە دەرەوەی کادریەکی لە ناوێکێتیش لە ناوبڕانشە بەڵێ لە ڕووی استراتیژیەوە پێم وایە ئەگەر هەردوو لامان پابند بین بەو ئینانەی ئیمزامان کرد بۆ خاڵ و بەرگانەوە ئەتوانین دوای ئەم هەڵبژاردنە بە خەڵکی کوردستان بڵین ئەتوانین کاری پێکەوەی بکەین سەقامگیری دروستکەین هەوڵدەین ئەم ناوچەیە ببوژێنینەوە چەند ڕێکەوتنەکەی سەرانسەریە من ئەمەوێەوە پرسم ئەو ڕێکەوتنە ئەمە لێرە چی وای لێ ئەکا بۆ پەرلەمانی کوردستان و بۆ کۆمەڵێک شتی تریش ئەو هێنانی وەبەرهێنان و ئەم سەقامگیری و استقراری جەنابەت باسیەکەی دروست بکەن من ڕاشکاو بووم سیاسەتێکە بۆ کە ئێمە یەکێتی دایم شەڕەدەنوک و شەڕمان بێ و پەلاماری یەک بین بۆ ئەوەی سەقامگیری نەبێت و هیچیشمان بەشێک نەبین لە پرۆسەکان ئێمە لەوە تێگەشتین لەو یاری لە ڕۆژ یەکەمەوە تێگەشتین من نمونەیەکە هێنمەوە لەسەرەوەی کە ئێمە قەت ململانەکانی کوردستان نەکەین بە شخصینە لە ڕابردووە ئاژین و نا ئەیشی بینە بەغدا 2010 زۆرترین ململانەی لە نێوان ئێمە و یەکێتی نیشتیمانی کوردستانە 2009 2010 بوو دوو هەڵبژاردن هەموو هاوڕێگانی ئێمە هەشت پەرلەمانتار دەنگیان بە بەڕێز مامجللا لە بۆی بێ سەر کۆمار ئەو ڕۆژە ئەگەر بیری خەڵکی بێنینەوە سونەکان بەشێکیان ڕازگۆ نەبوون چوونە دەرەوە لە دانیشتەکەی پەرلەمانە ڕخنەی دروست کرد لە ناو گۆڕانە بەڵام ئێمە کە ئەڵین هەڵوێستی نیشتیمانی ئەبێ لە عملمانە ڕنگ باتەوە ئێستش و بۆ ئایندەش هەر پارتێکی سیاسی بە تایبەتی کە ئێمە ئەتوانین بڵین زۆر خاڵی هاو بەشمان هەیە کێشەی کورد لە چیایە ململانەیە یاخود جیاوازی ئەکا بە ناکۆکی کە کردە بە ناکۆکی بەرەو پێکدادانێ ئەبە ئەکرێ دوو پارتی سیاسی جیاواز بن بەڵام کاری هاوبەش بکەن ئەکرێ ململانەیە هەبێ بەڵام ململانەیە بێ لەسەرەوەی چی ئەتوانێت خزمەتی زیاتر بکە ئەمە ئەکرێ بیکەن بە دەستپێچێکی نوێ بەڵام ڕازگۆ بین لەگەڵ خەڵکی خۆشمان و لەگەڵ یەکتریشە من پێم وایە ئەنجامێکی زۆر ئیجابیە بێ زۆر باشە دوسەرنج و دو قسەی بەڕێز دکتۆر وشار ئەو گۆڕانکاریانی کە ئێستا هەیە من ئەچمەوە سەر ئەو خاڵەی کە کرا چارەنووسی میلەتان لەسەر سێ ئاست بڕیاری لەسەر ناوخۆ هەل لە ڕووی ئەکادمیش و لە سیاسی نێودەوڵەتی وایە هەرێمی و نێودەوڵەتی کورد هەتاکو نەوەیەک لە ڕووی نێودەوڵەتیەوە فاکتەر نەبووە بۆ 46 پشتگیری کورد کراوە لە ئێران بێ بە دەوڵەت لایەن سۆڤێتەوە بەڵام دوای پشتی تێکراوە هەفتاگان ئێران و ئەمریکا و بەشێ وڵاتان هاتن پشتگیری کوردیان کە بەڵام دوایی پامن نەبوون لە نەوەیەکەوە فاکتەری نێودەوڵەتی لە بەرژەوەندی ئێمایە فاکتەری هەرێمی بە ئاسانی ناگۆڕێت چکە ئەم وڵاتانە ینی ئاسایشی نەتەوەی خۆیان هەیە فاکتەری ناوخۆیی یەکلاکەرەوەیە تۆ لەم سێ فاکتەرەیە ئەبێ دوانیان لە بەرژەوەندی تابێ ئێمە لە دوو مەرحەلە توانیمانە کاری زۆر گەورە بکەین مەرحەلەی ڕاپەڕین و بەری کوردستانی کە ململانەکانمان خست بۆ لاوە و بە یەک زمان لەگەڵ دەرەوەی قسەمانە کرد باشە دەرەوەش پشتیوانی کردین دوو مەرحەلەی ڕوخانی ڕژێمی سەدام و ئەوە کە بە یەک زمان دیسانەوە قسەمان لەگەڵ دەرەوەی کرد یەکگرتوو بووین کە دانیشتن لەگەڵ پارتە سیاسەکانە یەکێتی وایە پارتی بۆ هەر کەسێک وایە ئەیانزانی ئەمە نوێنەرایەتی کوردەکە ئێستا کە عێراق لە بەردەم وایە دووبارە باسی نووسینەوە و هەماری دەستورەکرێ باسی گۆڕانکاریەکرێت لە بنیادی سیاسی عێراق بە سیستەمی هەڵبژاردن دەستی پێکردووە لەوێ ناوەستێ هەنگاوی دیکەی بەدوادێ کورد بۆ ئەوی بەهێز بێت بۆ ئەوی ئەم دەستکەوتانی کە ئێستا لە دەستورە هەیەی و بە ئاسان بەدەست نەهاتوو ئەم 100 ساڵە بپارێزێ ئەبێ هەندێک لەو ململانەی لاوەکیانە هەیە بیخاتە لاوە هەوڵدا یەک ڕێزیەک دروستکە بەڵام ئێستەش و
10 ساڵی کەش یەک ڕیزی کاتێک سەرکەوتووە بێ لە کوردستانە چاکسازیکی ڕاستەقینە بکەین خزمەتی خەڵکی خۆمان بکەین خەڵکی کوردستانمان لە پشت بێت هیچ شتێک مستحیل نییە بەبێ پشتیوانی خەڵک هەموو کێشەکانە بن بە ئاڵنگاری گەورە بۆ ئێمە زۆر سپاس بۆ بەڕێستی دکتۆر عومەرعەلی ئەندامی جڤاتی نیشتیمانی بژنەوەی گۆڕان سپاس دکتۆر بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم پانۆڕامەیەم شۆمان پێشکەشکردن بە هیوای ساغ و سەلامەتی بۆ ملایەکتان خواتان لەگەڵ